وەکو یەکەم بابەتی ئەم بەرنامەیە کە سروشتی جوانی کوردستان لەم بەرنامە وەرزشیەوە پیشانە دێت کە بووە بە جێگەی مەشق و ڕاهێنانی یاریزانەکان و پاڵەوانەکان لە ئامادەکاریەکانیانە. هەمیشە وەرزشکاران کە لە کاتی ئامادەکاریە بن ئەگەر ڕۆژێک لە ناو هۆڵەکەی خۆیانە مەشق نەکەن ڕوو بکەنە شوێنێک، ئەو جێگەیە بێ بە شوێنی مەشق و ڕاهێنان، وەکو ئەم سروشتە جوانەی یەکێک لە گوندەکانی کوردستان لە قەزای پێنجوێن کە بۆ بە شوێنی مەشق و ڕاهێنانی پاڵەوانانی بۆکسێن. کوردم زمانم کوردیە من خەڵکی کوردستانم بە کەلتور و جل و بەرگن جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمە منیش سەربەست و ئازاد بژیم بەندکرا ماڵیان ڕوخانم بەڵام من هەر نەبەزی کوردم. ئەم سروشتە جوانەی کوردستان بوو بە جێگەی مەشق و ڕاهێنانی پاڵەوانانی بۆکسێنی سلێمانی. لە میانی ئامادەکارەکانیان بۆ چالاکیەکانی داهاتوویان فێرگەی بۆکسێنی سلێمانی گەشتێکی خێزانیان بۆ گوندی لارەدەری سەر بە قەزای پێنجوێن ڕێکخست و بۆ ماوەی 2 ڕۆژ لەوێ ماونەتەوە. گەشتەکە کە وەک کەمپێکی مەشق و ڕاهێنانیش بووە، چەندین مەشق و ڕاهێنانی جیاوازی لە خۆ گرتووە کە یەکێک لە ڕۆژەکان و سەعات 5 بەرەبەیان چوونەتە سەر لووتکەی کێوبەفرینەکەی ناوچەکە و نزیکەی 4 سەعاتی خایاندووە بە چوون و گەڕانەوەیان. ئەم گەشتە هەر سێ وەرزشکار و ڕاهێنەر و سەرپەرشتیار بڵند مەحموود و ساڵح عوسمان و پێشڕەو مەحموود سەرپەرشتیان کردووە و دەڵێن ئەمە لە لێدوانێکی تایبەتیانە بۆ سپۆرت مەگەزین جوانی سروشتی کوردستان و کەشە دڵگیرەکەی وای لێکردین گەشتەکەمان بکەین بە کەمپێکی وەرزشی و زۆرترین ئامادەکاری بکەین لەو 2 ڕۆژەدا بۆ پاڵەوانەتی بۆکسێنی یانەکانی عێراق و دواتریش بەرەو بەشداریکردن لە پاڵەوانەتی ئاسیا. ئەم کچ و کوڕانە لە فێرگەی بۆکسێنی سلێمانی چەندین ساڵە مەشق دەکەن و لەگەڵ پاڵەوانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە کێبڕکێنان و هەمیشە ژمارەیەکی گەورە بوون لەسەر ئاستی عێراق و هەنگاونان بۆ دەرەوەی عێراقیش. کوردم زمانم کوردی